بە زیندانی ئازاد دەکرێن و تەختەقیش بوو بە قەزا. کەمێک لەمەوبەر سەرۆکایەتی هەرێمی کوردستان ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە و بە پێی ڕاگەیەنراوەکە چەند بڕیارێکی تایبەت دەرچوون. یەکێک لە بڕیارەکان تایبەتە بە لێبوردن بۆ 7 زیندانی کە زۆربەی ماوەی سزاکەیان تێپەڕاندووە و باری تەندروستیان ناجێگیرە. پێشتر لیژنەیەک لە نێوان سەرۆکایەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی دادوەری پێکهێنراوە. لیژنەکە چی کردووە؟ چووە لێکۆڵینەوەی لە باری زیندانیان کردووە و بۆی دەرکەوتووە کە ئەو زیندانیانە دەتوانن بچنەوە ناو کۆمەلگا و هیچ مەترسیەکیان نەماوە. بە پێی بڕیارێکی تریش تەختەق بوو بە قەزا. ئەوەش لە کاتێکدایە کە تەختەق لە ساڵی 1970 بۆ یەکەم جار بووە بە ناحیە. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم هەواڵە و چەند هەواڵێکی تر سەردانی ماڵپەڕی 1964 بکەن و زانیاریەکانتان فراوان بکەن.